یەکێک لە گۆرانی بێژە دەنگخۆش و ناسراو دیارەکانی کوردستان قسە باسەکەین لە سەر نوێترین بەرهەمی خۆی کوردانە نوێترین بەرهەمی کاکە شوان قەرەداخیە بەرهەمێکی جوان و تەواو کوردیانە و خۆشی هەر زۆر بە کوردیانە هاتووە نێو پرۆگرامەکەەوە بۆی قسە بکەین لە سەر بەرهەمەکەی سپاس بۆ ئامادەبوون زۆر بە خێوی کاکە شوان سڵاو ڕێز سڵاو بۆ جەنابێ بۆ جەنابە کاک کوردەگیان زۆر زۆر سپاس سڵاو بۆ سڵاو بۆ هەردووتان کوردن ماشەڵڵا سڵاو ڕێز و حورمەتم هەیە بۆ هەموو لایەک سڵاو لە سەرجەم بینەرانی خۆشەویستی کورسات هیوادارم هەموو لای باش بن بەرنامەی مەگەزین کە هەمیشە پێشەنگە لە پێشکەشکردنی کاری نوێی هونەرمەندان بە ئومێدیەوەی کە هەموو لای باش بن کلیپی کوردانە وڵا بەر لەوەی قسی لەسەر بکەی بڵێنیانێڵێ وڵا با تۆزێکی ببینی بۆ ناهەزار هەم ئێمە هەم بینەرانی شو دواتر بگەڕێنەوە قسێکی لەسەرکەی فەرموو دەستە خۆش بێ و لەشتان ساخ بێ بەر لە هەموو شتێک دەنگت خۆشە بەڵام بۆ گۆرانی خێرا و ئەوە حەست لێتی یا هەستەکەی گونجاو بێ بۆت بەڵێ بێگومان هوەری گۆرانی هەڵپارچێ بە تایبەت گۆرانی هەڵپارچێ با بڵێن بەشێکە لە فەرهەنگ و کللتوری هوەری کوردی با بڵێن بەشێکە لە کللتوری نەتەوەکەمان بۆیە حەزم کرد یەکێ لە گۆرانەکانم هەرچەند من پێشتر ئەزممویی ترم لە بەرامبەر گۆرانی هەڵپارچیا هەبووە گۆرانی شایە زەماوەندەمان هەبوو کاتی خۆی 2006 کە هەر کورسات کلیپی کرد بەڵام حەزم کرد ئەم جارە بە شێوازێکی تر بە سەردەمیانەتر بەپێی ئەوەی کە من زۆربەی زۆری گۆرانەکانم سلۆن یان نیمچە سلۆن حەزم کرد ئەم جارە سەبکەکە یان ستایلەکە بگۆڕم کارێکی تازەی وەکو هەڵپارچیم هەبێ بۆ ئەوەی کە پێشکەشی خەڵکی بکەم هەڵبەت ئەبواە ئێستا ئەم کارە لە نەورۆزا بڵاو بێتەوە بەڵام ماشەڵڵا گۆرانی بێژمان زۆرە و زۆریش گۆرانی هەڵپارچێ وترا و گۆرانی هەڵپارچێ زۆر بێگومان حەزم کرد بی خەمە جەژنەوە بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر خەڵک ئاشنای بن و بیبینە باشەکە شانە بۆ ناوکەی کوردانی لەسەر شارەکەی یان بەڵێ لەسەر جلە کوردی وینەکان ناو هەم جلەکان کوردین هەم ئاواز و خۆندراوەکەی فۆلکلۆری کوردیە هەم لۆکەیشنەکە زۆر کوردیە هەم هەڵپارچیەکە و هەم جۆری تەسویر و شوێنەکە بەڕاستی هەمووی کوردی بوو حەزم کرد نای بنێم کوردانە بۆی کوردانە بێ بەڕاستی پێشتر ئەزمموی لەم جۆرەت هەیە گۆرانی هەڵپارچیان یەک دانە گۆرانیم هەبوو کاتی خۆی لەگەڵ گروپی نالیە ئێمە تۆمارمان کرد و کلیپمان کرد بە ناوی شەیە زەماوەندەوە کە گۆرانکی فۆلکلۆر بوو بەڵام من بە دەنگی مامۆسای گەورە مامۆستا مەسەری خاڵقی جۆم لێ بوو ئەم گۆرانیش کە ئاواز و هۆندراوەکەی فۆلکلۆرە ئەمیش هەر بە دەنگی مامۆسای خوالی خۆش بوو مامۆستا حەمەد جەزا پێشتر کە وتی بوویەوە حەزم کرد بیڵێمەوە منیش کە بەڕاستی هەستم کرد ئاوازەکەش و تێکستەکە شتێکی زۆر کوردیانی جوان و هەستم کرد کە شتێکی جوان دەرەچێ هەرچەنە زۆر بە حەزەرەوە من کارم لەسەر ئەم ئیشە کرد بۆ ئەوەی کە بە حکمی کە من گۆرانی هەڵپارچێم نەوتووە یا کەم وتومە هەستم کرد ئەگەر بیڵێم ئەتوانم گۆڕانکارێکی کەم لە ئیشەکان ما بکەم لە جۆر و ستایلی ئیشەکان ما بکەم نوێکردنەوەی کارەکە یان میوزیکەکە و ئەمانە لەگەڵ چیا کرد بەڵێ
هەڵبەت دەبێت ئاماژەی پێ بکەین ئەم کارە ئاواز و هۆنراوەکەی فۆلکلۆرە دابشکردنی مۆسیقاکی بڵێن ئەرنجەکەی کاکسمکوی فەیزیە لە شاری بۆکانی خۆشەویست مۆزیسیانەکان دوو دانە مۆزیسیان لە کارەکەی یان بڵێن تەواوی کارەکە لە ستۆدیۆ سەدەف کراوە سەدەف پرۆداکشن لە شاری بۆکانی خۆشەویست کەریمی ساڵحی و کاگوریای فەرەنجی کارەکەیان کردووە وەکو مۆزیسیان کاک سمکوی فەیزی هەم وەکو مۆزیسیان و هەم وەکو ئەرنج و هەم وەکو میکس و ماسترینگ ئەو کردوێتی کلیپەکە کاک حەمەی شەم کلیپەکەی کردووە ساراخان کارەکانی جێبەجێ کردووە سڵاو ڕێز و حرمەت بۆ هەمویان هیوادارم هەمویان سەرکەوتوو بن دوای ئەوەی کە خۆت کلیپەکەت بینیەوە گوێت لە خۆت بوو کە بەم ستایلە جیاوازتر لە ئیشەکانی پێشووتری گۆرانی دوتووە بڕیارەدا کە بەردەوام بیت ئەگەر ئاوازی جوانی فۆلکلۆری یاخۆت تێکستی جوان هەبێت شایانی ئەوە بێ پێشکەشی خەڵکی بکەین بێگومان حەزەکەم چونکە هەستم کرد ئەم کارە جیاوازتر لە کارەکانی تر لەواچێ زیاتر لە ناو خەڵکە بڵاو بێتەوە بە حکمی کە بەڕاستی ئەمە هەمومان دڵمان تەنگە بێتاقەتین زۆر شت ڕوویاوە لە وڵاتەیە کە خەمبار بین ئەم جۆرە گۆرانیانە زۆر پێویستە بۆ ئەوەی کە دڵناواییەک بێ بۆ خەڵکەکەیان مەسەرەن ئاوێک بێ ئاهێ بێ بۆ ئەو خەڵکە بەو جۆرە هەستەکەم هیوادارم بتوانم لەم شێوازە بەس بە شێوازێکی ڕێک و پێک چونکە هەموو گۆرانێکی هەڵپەرچێ بەڕاستی زۆربەی ئەکەی بینین کەم معنای هەیە بێمعنایە ڕێزمەیە بەڵام ئەگەر شتی جوانی فۆلکلۆری هەبێ پێشکەشی خەڵکی بکەی لیڤڵی تۆ هەستی تۆ توانای تۆ نەهێنێتە خوارەوە بەرزتری کاتەوە بێگومان بەردەوامە ئیتە هەر بۆ خۆی وایە کە گۆرانی بێژێک دانیشێ هەر لە خۆی و زۆر خۆش نییە قسە بکە حەزەکەی گۆرانی پیش بۆ بڵێ ینی ئەگەر ئامادەبی من لە خزمەتانە نازانم بەڵا حەزت لە هەرچیەکە یان هەرچێک پێخۆشە ئاساییە یەکێ لە گۆرانیانی کە تۆمارم کردو دوای ژینە سەر ئەو مەسەلەیە گۆرانێکی سێعلادینی بابە شەهابیەکەنەوەی مامۆستای گەورە مامۆستا سێعەلێزغەری کوردستانیە یادی بەخێر هەردووکیان لە ژیانان نەماون نوێم کردوێتەوە یەک کۆپلە لەوەتان بۆڵم بەسەر چاوخۆش ئاوی کانیاوی تۆ ئاوی کانیاوی تۆ ئارامی گیانی منی شاگوڵی جوانی منی مانگە شەو دێتووە تۆ یاری جێژوانی منی یاری دڵ سۆزی منی دەی وەرە لام بم دوێنە یاری پیرۆزی منی سادڵەکەی من مەشکێنە شێوازێکی ئەوایە دەنیار خۆش بێن با قسە بکەین لەسەر ڤیدیۆ کلیپ و خزمەتکردن با گۆرانی بێژ و میوزیک و گۆرانی تا چەند لە خزمەتیایە بێ بێگومان دنیا ئێستا دنیای دەنگ و ڕەنگە زۆربەی زۆری ئەم سەردەمەی ئێمە لە سۆشیال میدیای بابڕێەوە کەواتە لە پاڵ ئەوەی کە گۆرانێکی جوان تۆمارەکەی ئەبێ کارێکی کلیپی جوانیشی بۆ بکرێت بۆی کە زیاتر بچێتە ناو خەڵکەوە زیاتر خەڵک پێی ئاشنا بێ چونکە خەڵک ئێستا وەکو جاران تااقەتی نەماوە گوێ لە گۆرانی بگرێت زیاتر چاوەکان شتەکان زیاتر ئەبینن و لە ڕێی چاوەوە کارەکان ئەگەن بۆیە پێویستەکە کاری هوەری کلیپ بە تایبەت بۆ هوەرمەند زۆر ئاستێکی باشی هەبێ بۆ ئەوی کە بە باشی بچێتە ناو خەڵکەوە هەرچەنە بەداخەوە ئێمە لە وڵاتی ئێمە سەپۆرتێکی زۆر بەو شێوەیە نییە بە تۆ خۆت بە دوای سپۆنسەرا بگەڕی تا کارێکە بۆ باشکە کارەکانیش بەڕاستی لە ڕووی مادیە و تەکلیفێکی زۆری هەیە خەڵک لەوا چێ زۆر جار لە سەرجادیان لە شوێنەوە بینان وڵێن بە کوردەکەی ئەڵێن بۆ ئیشە نییە وازانن ئیش هەر ئاوا ئەکرێ ئیش وە ناکرێ ئیش بەڕاستی زۆر بە هیلاکەت و زۆر بە قورسی ئەکرێ کارەکان هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی بەڕاستی جەستەییەوە کە پێویستە کاتەوە کاتێکی زۆری بۆ تەرخانکەی بۆی لە وڵاتەیە بەداخەوە سەپۆرت نییە سپۆنسەر نییە شت نییە بۆ ئەوی کە ئەم هوەرمەندە ئەگەر کاری تازەشی هەبێ بتوان سەپۆرتیکەن و کارەکانی بچێتە پێشەوە کلیپی بۆ بکرێت زۆر باش ئێستا تۆ کاری تازت هەیە بێگومان لە دوای ئەمەوە من طبعا ئەمە ئەم کاری کوردانەیە تازەگی ئێمە بڵێن تۆمارمان کردو بەڵام پێشتر من دوو دانە کاری ترم کردووە یەکێ لە کارەکانم گۆرانی ماڵاواییە کە تێکستی کاک مازیار فایقە ئاوازەکەی خۆمە ئەرنجەکەی کاک شادمی هێرنامۆ کردوێتی کۆمەڵ مۆزیسیانی زۆر گەورەی جوانی
فارس لە شاری تاران کارەکە کراوە دانێکی ترمان کردووە کاک علی عتابووی کردوم لە شاری سلێمانی ئەو گۆرانی بووکە ئێستا کۆپلێکم پێشکەشی ئەوەی خۆشەویست کرد ئەویش یەکێکن لە گۆرانی هەرە جوانەکانی سعلادینی بابە شەهابی یادی بەخێر و گۆڕی پڕنور بێت حەزمە کرد ئەم کاری کە ئێستا وتم لە شاری سنەی خۆشەویست هەر کلیپەکەی بۆ بکەم چونکە بەڕاستی بۆن و بەرامی ئەوانی لێت شاعیرەکەشی سوارێ ئەلخانی زادەیە یادی بەخێر ئیتر با بزانین چۆنێتە پێشەوە چی ئەکرێت چی ناکرێت دەستەکانە خۆش بە سەرکەوتوی سپاس و ئامادە بۆنت بەڕێز کاکە شوانقەرەداخی دەستخۆشی بۆ کلیپە جوانەکەشت کوردانە.